سەرۆکوەزیرانی پێشووی عێراق کۆتایی هاتنی شەڕی داعشی ڕاگەیاند، بەڵام هێشتا بە هەزاران خێزانی پارێزگاکانی مووسڵ و کەرکووک و دیالە و ئەنبار ئاوارەن و لە نێوان ژیانی ئاوارەیی و گەڕانەوەیاندا بۆ ناوچەکانیان هێشتا داهاتویان دیار نییە. الموصل محررة من قبل القوات الأمنية، نعم حرروا المدن. مووسڵ لەلایەن هێزەکانی ئاسایشەوە ئازاد کرا، بەڵام شانەی نهێنی داعش هێزگار زۆرە. من زوو ڕۆشتمەوە، بەڵام بۆ جای دووهەم گەڕامەوە بۆ ئێرە. لەگەڵ ئازادکردنی مووسڵ گەڕاینەوە، بەڵام داعش هەڕەشەیان بۆ نادینە ماڵەوە. کوڕەکەمیان ڕفاندی دوایی دۆزیمەوە. لەبەر ئەو جارێکی تر گەڕامەوە بۆ ئێرە. داعش لە هەموو ناوچەکانی سەلاحەدین و مووسڵ چالاک. ئێرە کامپی تازەدەیە. زۆربەی ئەو خێزانانەی لەم کامپەدا خەڵکی ناوچەی جەرفسەخری پارێزگای بابلن. ناوچەکەیان دەمێکە لەلایەن هێزە عێراقیەکانەوە کۆنتڕۆڵ کراوە، بەڵام هێشتا ڕێگە بە گەڕانەوەی دانیشتوانەکەی نەدراوە. منطقة محررة وكاملة صار 5 سنين، جابهم حزب الله وحطوا بيها. 5 ساڵ ناوچەکەمان بە تەواوەتی ئازاد کراوە. حیزبوڵایان هێناوە لە جێگاکەمانی شەردیان کردوون. حیزبوڵڵا ئێرە ناهێن بگەڕێنەوە و باردۆخەکە دژوارە. والله ما يخلونا نرجع، يقولون هاي منطقة حدودية. ڕێگە نادن ئێمە بگەڕینەوە، دەڵێن ئەوە ناوچێکی سنووریە وەک ناوچێکی قەدەغەکراو. سەرۆکۆزەکانمان داوای گەڕانەوەیان کردووە، بەڵام ڕێگەیان پێنادەن. ئاوارەکان لەوە نیگەرانن کە داهاتویان دیار نییە، نازانن کەی کۆتایی بە ژیانی ئاوارەییان دێت. تەنها خواستی ئەوان گێڕانەوەی سەقامگیریە بۆ ناوچەکانیان و ڕێگە پێدانیانە بۆ گەڕانەوە سەر ماڵ و حاڵیان. احنا كل شيء ما نريد بس مجرد نرجع لأراضينا. ئێمە هیچمان ناوێت جگە لە گەڕانەوە بۆ سەر زەویەکانمان. ناوچەکانمان ناوچەی کشت و کاڵین، نەوەکو لە شاردابین. ئێمە خۆمان نۆژەنی دەکەینەوە و دەیبوژێنەوە. با بمانگەڕێنەوە. بێزار بووین، منداڵەکانمان 5 ساڵە بێ قوتابخانەن، پاشە ڕۆژیان فەوتا و هەموو شتێکمان لەدەستدا. ئاوارەکان کە زۆربیان سوننە مەزهەبن، تەنها گیرۆدەی دەست کوشت و بڕکردنیان لەلایەن داعشی هاومەزهەبیانەوە نین، بەڵکو ترسیان لە هێرشی چەکدارە شیعە مەزهەبەکانیش بۆ سەریان هەیە. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، کەرکووک.